وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. بسرانی خۆشەویست، وا جارێکی تر لە بەرنامەیەکی نوێی لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست و بەڕێز. لە بەرنامەکانی ڕاستکردنەوەی چەمکەکان وەکو هەموو جارێک دووبارەی ئەکەینەوە لە سەرەتای بەرنامەکانەوە، ئێمە مەبەستمان ئەوەیە کە ئەو چەمکەی یا ئەو چەمکانەی کە ئەمڕۆ لە نێوانی مسلمانانە بۆتە هۆی ئەوەی کە پەرتەوازایی و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە بنەنەوە، ئێمە هەوڵ ئەدەین ئەو چەمکانە ڕاست بکەینەوە، بە تایبەت چەمکی بیدعە کە وەک دووبارە و سێبارە ئەیڵێینەوە کە چەمکێکە بەڕاستی دوژمنان توانیویانە ئیستیغلالی بکەن و بە ناڕاستەو خۆی بیکەن بە هۆکارێک بۆ ئەوەی تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە بنەنەوە. چەمکی بیدعە چەمکێکە خۆی لە حەقیقەتە بۆ ئەوە زانایان یان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جەختی لەسەر کردووە، یا شەریعەتی ئیسلام کردوێتە یاسایەک بۆ ئەوەی کە ئاینی ئیسلام بپارێزێ لەوەی کە دەستکاری بکرێ، لەوەی کە تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە دروست بکرێ. یعنی بیدعە خۆی لە ئەساسە بۆ پاراستنی شەریعەت و یەکریزی سەفی مسلمانانە، نەوەک بۆ پەرتەوازایی دروستکردن لە نێوانی مسلمانانە و تێکدانی ئەحکامە شەرعیەکان. ئەمڕۆ بەداخەوە هەندێک لە مسلمانان بە نەزانینەوە، هەندێک لە دڵسۆزان بە نەزانینەوە ئەم چەمکە بەکاردێنن یا ئەم مستەڵەحە بەکاردێنن بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر تەفریقە لە نێوانی مسلمانانە دروست ببێ. جا ئێمە حەز ئەەکەم لێرەیە و لە هەموو کاتێکە ئاماژە بەوە بکەم کە ئێمە زۆر لە هەموو کاتێکی تر زیاتر پێویستمان بەوە هەیە کە یەکگرتووی نێوانی مسلمانان یان یەکڕیزی لە نێوانی مسلمانانە بپارێزین، بە تایبەتی لەم زروفە سەختەی کە ئێستا تێکەوتین. خۆشەویستەکانم، یەکێکی تر لەو بابەتانەی کە بۆتە مایەی ئەوەی یا کراوەتە مایەی ئەوەی کە تەفریقە زیاتر لە نێوانی مسلمانانە دروست بکات، مەسئلەی حکمی شەرعیە لە حکمی شەرعی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.
مەسئلەکە تەنها احتیفال گێڕان و ئاهەنگگێڕان نییە، مەسئلەکەی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا چەند شەرعیە و چەند شەرعی نییە. طبعا پێش ئەوە حەزەکەم ئەوەتانیا بخەمەوە کە پێشتریش باسمان کردووە، ئەم مەسائلانە کە خلافی تایە لە نێوانی مسلمانانە، لە نێوانی ئەهلی حەق و ئەهلی ڕاستیە، کە زانایانی ئەهلی حەق تایە دوو ڕەئی و سێ ڕەئی بگرە زیاتری جاری وا هەیە دروست بووە لە نێوانیانە و خلاف هەیە لە نێوانیانە، مەسائلێکی ئیجتیهادین، یعنی فەرعین، قابلن بەوەی کە مسلمانان ئیجتیهاد و زانایانی ئیسلام ئیجتیهاد و کۆششی تیا بکەن. یعنی ئەم مەسائلانە مەسائلێکی بنەڕەتی و ئوسولی نین کە قبولی ئەوە نەکەن ئیجتیهادی تیا بکرێ. مەسائلە ئوسولیەکان نابێ ئیجتیهاداتی تیا بکرێ، بەدەقی ئاەتی قورئان، بەدەقی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە ئیجماعی زانایانی ئیسلام یەکلا کراوەتەوە. بەڵام هەندێک مەسائل هەیە وەکو ئەم مەسئلەی کە ئێستا ئەمڕۆ ئەمانەوە قسەی لەسەر بکەین کە یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، و هەندێک مەسئلەی تریش کە ئاماژەمان کردووە پێشتر و لە پاشتریش ئاماژەی پێکەین، و هەندێک مەسائلی تریش کە ئێمە ئاماژەی پێ ناکەین کە ئەوەندە زۆرە بە سەدان هەزار مەسئلە ئەبێ. ئەم مەسائلانە مەسائلێکی فەرعین و ئیجتیهادین، قورئان یەکلای نەکردوتەوە، حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکلای نەکردوتەوە، بەڵکو ئاماژەی پێ کردووە بە جۆرێک لە جۆرەکان کە زانایان کۆششی تیا بکەن و بگەن بە بۆچوونێکی ڕاستیایە. یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم، زانایان ئەتوانم بڵێم بەعام ئاڕاکان دیارە چەند جۆرێکن، بەڵام هەمووی ئەتوانین کۆ بکەینەوە لە دوو ڕەیە. کۆمەڵێک لە زانایان ئەڵێن یادکردنەوەی دروست نییە و بە باشی نازانن و بە بیدعی ئەزانن، بەڵام نەک ئەو بیدعی کە گومڕابوونە وەکو كل بدعة ضلالة، بەڵکو لەو بیدعانەی کە بە سەیئە ئەزانن. لە مقابلە کۆمەڵێکی تر لە زانایانمان ئەفەرمن بگرە دروستە و هیچ ناشەرعیەکی تیا نییە و سنەیەکی حەسەنەیە، سنەیەکی سەیئە نییە. ئەوانەی کە ئەڵێن دروست نییە، ئەوانەی کە ئەڵێن دروست نییە و سنەیەکی سەیئەیە، بەڵگەکانیان بەم شێوازە، یعنی زیاتر ئەتوانی بڵێ کۆی بەڵگەکانیان لەسەر ئەم خاڵانەیە. یەکەم ئەڵێن لە قورئانە ئاماژەی پێ نەکراوە، یعنی ئاەتی بەڵگەی قورئان نییە، هیچ بەڵگەیەکی قورئان نییە لەسەری، و حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر نەهاتووە و صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیان کردووە و سەلەفی ئومەت و پێشینانی ئومەت نەیان کردووە. و ئەمە ئەبێتە مای ئەوەی کە هەندێک زیادەڕەوی و کاری ناشەرعی تیا بکرێ، وەکو بەکارهێنانی مۆسیقا و بگرێ یعنی تێکەڵبوونی ژن و پیا و ئەو جۆرە شتانە، بۆیە بە پەسەندیان نەزانیوە. هەموو کۆ بەڵگەکان یعنی لەسەر ئەم قسانە دامەزرێن کە ئێستا عەرزم کردن. ئەوانەی کەش کە ئەڵێن یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروستە، و طبعا ئەو عالیمانەی کە ئەڵێن دروست نییە، زیاتر شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەو ئاماژەی بەوە کردو، و پێشتریشی لەوانەیە هەندێک لە زانایان وتویانە، بەڵام حتى تەنانەت ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ
أفرمي أما وكبلي تقليدي يهود تقليدي نصارايا تقليدي نصارايا كأوان يادي لدايك بوني في غمر عيسى كان نابي مسلمان أو بكنوا و عندك معاصي وتواني تيار رؤدا ديار السردمي وابوا بلام هر خوي لاقتضاء الصراط المستقيم أما جب وأكاد ك أجر كسيك بنيتي باشا وأنجامي بدات ونيتي لا سعي كرنوي قاوركان نبيت مأجورة وأجري دس أكويل السري ببي أو نيتي كنية شاكي كهيبوه حتى أنت ما شاكي أو أيش يعني نرميك كي نواندوا لبابتك و لدب لباش أيش زياتر أم مسألة لسردمي أتواني بولي دروزبوني دولتي السعودية و وكبولي كالسر بنا ما كاني شيخ محمد عبد الوهاب دروزبوا زياتر أوان وكبلي جخت لسروا كان كيادي لدايك بون درسنيا وبقرا هنديك لو ما مساينا وملايانيك لو ولاتهن زور زيادة رويش يعني تنروبون لا أحكام كاننا تناند أقر باسي كسيك بكن بخرابي وبيانيت مثلا بدعتشي لقلامي بدن وكأنه تاواني كي زور قوري كدو زور لاري قرتو ألين كسيك ك یادی لدایک بوونی پێغەمبەر ئەکا یا ئامادەی یادی لدایک بوونی پێغەمبەر بووە ئەمەش لە ڕاستیە نەوعێک لە زیادەڕەویە بەعام ئەوان قەناعەتیان وایە کە ئەم کارە کارێکی بیدعەیە و زیاتر زەقبوونەوەی لە سەردەمی وەکو باسم کرد ئەم ئەخیرەیە لە تاریخ و مێژووی دەوڵەتی سعودیە زەقبووەتەوە أو زانایانی کە ئەڵێن یا ئەو تەرەفەی تری کە ئەڵێن ئەمە سونەیەکی حەسەنەیە کۆمەڵێکی تر لە زانایانن هەر لە قەدیما و لە دێر زەمانە فەرموویانە دروستە و بۆ نمونە هەر ئەو زانایانی کە لە سەردەمی دەوڵەتی مزەفەرەدینە لە هەولێر کە هەبوون و لە دەوروبەری ئەوە بوون و کارەکەی ئەوان بەپەسەند زانوێت تەنانە هەندێکی زۆر لە زانایان وەکو ئیبن الجەوزی و کۆمەڵێکی زۆر لە زانایان کتابیشیان لەسەر نووسیوە و بە هەدیە ناردویانە بۆ هەولێر و لە پاش ئەوانیش طبعا ئیبن حەجەری عەسقەلانی ئەوە ئیبن حەجەری هەیتەمی و ئیمامی نەوەوی و بگرە هەتا بێتە ئەم زەمانە کۆمەڵێکی زۆر لە عولەمایان کە ئەگەرچی من يعني زۆر بەهینی نازانم يعني بە پەسەند نازانم من ناوی عولەما بێنین لە مەوزوعە مادام مەسئلەکە وەکو چۆن بڵێ پەیوەندی بە ئەدیلەی شەرعیەوە هەیە بەس حەزەکەم هەر بۆ ڕوونکردنەوە ئەڵێم ناوی ئەو عالیمانە ئەڵێم لە هەردوو تەرەف هەتا ئەمڕۆ لە زۆربەی وڵاتانی ئیسلامیە ئەم یادە ئەکرێتەوە بەڵگەی ئەوانش کە بە دروستی ئەزان و بە سونەیەکی حەسەنەی ئەزانن بەو مەرجەشتی ناشەرعیتیان نەکرێت و کاری ناشەرعیتیان نەکرێت شتێکی حرامێتیان ئەنجام نەدرێ و یادەکە وەکو بکرێ بە وەسیلەیەک بۆ زیاتر پەرەدان بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی کە وایان فەرمووە بەڵگەکانیان بریتین لەوەی کە ئەڵێن لە ئاەتی قورئانە ئاماژەی پێکراوە لە ئاەتی قورئانە لە چەندەها ئاەتی قورئانە ئاماژەی پێکراوە لەوانە مەثەڵەن ئەو ئاەتی کە خوای تەعالی لە سوورەتی یونوس ئاەتی 58 ئەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مسلمانان بە فەزلی خوا و بە ڕەحمەتی خوا دڵخۆش ببن و دڵخۆشی بنوێنن ئەوە چاکترە لەوەی کەوا کۆیەکەنەوە دیارە ڕەحمەت لەیرە کۆمەڵێک لە عولەما
لمفسرين بولي كان دعوة وكفي غمر إخوائي صلى الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين ولحديث شهات وإنما أنا رحمة مهدات ديار في غمر صلى الله عليه وسلم رحمتك ياك حتى أقر ببارانش ليكي بدينوا يعني بهر رحمتي كتر ليكي بدينوا رحمتك أتوان لي أوانش شبرك وفي غمر شبرك يعني كوابوها مو خوشيك مو رحمتك درست إنساني مسلمان بلكو فليفرحك أمريشا حق إنساني مسلمان ضل بالرحمة كان إخوة خوش كات وابن سعدي لتفسيرك يا الله عبد الرحمن السعدي لتفسيرك يا الله هيج رحمتك أو ندي أو جورنية ك هيج أو جورنية وجيد الخوشينية كوا أو لو روجيك في غمري خواص صلى الله عليه وسلم دايق بوات يا ولو روجيك رسالة بوهاتوه كوابو يعني رحمتك لو جورترنية ك خوي تعالى في غمري آخر زمان أن يري أو في غمري كوعدي لهمو في غمران ورقرتوا أجر لكاتي أو أنا هاتن أبي إيماني في بهنن وشويني بكون وسري بخن و پابندی فەرمانەکانی ببن يعني پێغەمبەرێک ئەوەندە مەزن بێ شایستەی ئەوەیە کەوا ئینسانی مسلمان دڵی پێخۆشکا و خۆشی بۆ بگێڕێ هەروەها لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 5 خوای تەعالا فەرمێ وذكرهم بأيام الله لباسي پێغەمبەر موسى صلى الله عليه وسلم صلاة وسلام لخوي ولا لپێغەمبەری خوا أو هەموو پێغەمبەرانی تریش بێ کە کەوا یادی ڕۆژە گەورەکانی خوا بیری قەومەکانیان بکەنەوە یادی ڕۆژە گەورەکان وەکو ڕۆژی بەدر وەکو ڕۆژی سەرکەوتنی موسا بەسەر فیرعەونا وەکو ئەو ڕۆژانە بیخەنەوە بیری قەومەکانیان بۆەوەی لە بیریان بێ و یادەوەری بکەن و بە گەورەی بگرن ئەو ڕۆژانە چونکە ڕۆژی نەسڕەتی خوای پەروەردگارە ڕۆژی سەرکەوتنی حەقە بەسەر ناحەقە ڕۆژی سەربەرزی موسڵمانانە ڕۆژی شکستی کافرانە و بێگومان يعني ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەریش صلى الله عليه وسلم هەر لەو ڕۆژە گەورانەیە وابن عاشور لكتابي لتفسير تنوير وتحريرك الله ومنه اتخذ العلماء هذا يعني يوم ولادة النبي صلى الله عليه وسلم يعني يوما يحتفلون فيه يعني ابن عاشور كما قاله ابن عاشور يعني أو ما بس ابن عاشور ليلة أويك هلو آياتوا خويت علماء وزانيان إسلام رجل دايقبوني بيغمريان صلى الله عليه وسلم برز راقرتوا ويادي أكانوا وهل أحاديثي بيغمريشا صلى الله عليه وسلم جقل القرآن لأحاديثي بيغمريشا صلى الله عليه وسلم آما جي بيكراوا بونمنا يعني بيغمري خوش بيسمان كاتي برسياري ليكن لچی ڕۆژەکە یان ئەی پێغەمبەری خوا بۆ ڕۆژی دووشەممەهای بە ڕۆژوو پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمووی ذلك يوم ولدت فيه يعني ڕۆژێکە تایە لەدایک بووم ئەی دیارە ئەگەر گرنگ نەبێ ئەگەر ئەهەمیەتێکی نەبێ ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلى الله عليه وسلم کەی شایستەی ئەوەیە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم تایە ڕۆژ بگرێت دیارە ڕۆژێکە کە شایستەی یادکردنەوەیە ڕۆژێکە شایستەی یادکردنەوەیە ئیتر ئەو برا بەڕێزانە یان ئەو زانە مەلا بەڕێزانە کە ئەڵێن دروست نییە مەقسەدیان لێرە ئەڵێن پێغەمبەر ڕۆژووی گرتووە مەسەڵەن حەفلەی نەگەڕاوە مەبەستەکەی ئێمە لێرە مەبەستەکەمان ئەوە نییە چی بکرێت لەو ڕۆژە مەبەستەکەمان ئەوەیە یادکردنەوەی ئەو ڕۆژە دروستە یا دروست نییە ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم یادی ئەکاتەوە ئیتر بە ڕۆژوو بێ بە نوێژ بێ بە خێرکردن بێ بە سەدەقە بێ ئیخۆ هەموو ئەمانە کە ینی ڕۆژوو عیبادەتەوە هەموو ئەمەکانی ترش هەر عیبادەتێکە کە لە یادی ئەو ڕۆژەیە ئەنجام دراوە هەروەها لەو ڕۆژەی کە ئەو ئەحادیثە ئیبن حەجەری عەسقەلانی لە شەرحی ئەو حەدیثەی کە لصحيح هاتوا كخوي تعالى حديث عاشوراء كبيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم برسال ليهود كابو ألم روجهان بالروجو ألين والروج كخوي تعالى موسى بسر فرعون سرخص بويا إما الروجي تياغرين بيغمري خوشويستشمان صلى الله عليه وسلم فرموي نحن أحق بموسى
ئێمە حەقترین بە موسا ئەو برای ئێمە و لەسەر دینە حەقەکە و ئێمەش لەسەر دینە حەقەکەین بۆیە ئێمە حەقترین و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژووی گرت لەو ڕۆژە و ئەمری کرد بە مسلمانان ڕۆژووی تیا بگرن. ئیبن حەجەری عەسقەلانی ئەڵێن ئەمە بەڵگەیە کە ئێمە ئەتوانن ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە گەورە ڕابگرین و یادی بکەینەوە چونکە ئەویش ڕۆژێکە لە ڕۆژە گەورەکان. هەروەها لە سەردەمی خۆشیە لە سەردەمی ئەو پیاوە بەڕێزەی کە مەلیکی هەولێر بۆ لەو کاتەکە ئەم کارەی ئەنجام داوە و خێر و سەدەقاتێکی زۆر زۆری لەو ڕۆژە یادی ئەم ڕۆژەی کردوێتەوە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان خۆ مەبەست تەنها ڕۆژی لەدایکبوون پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم چونکە حتا لە لەدایکبوونەکە خلافە ئایا دوی ڕەبیعی دووەمە یا چوارە یا هەشتە یا دوانزەیە یا بەڵام ئێمە بەستەکە ڕۆژەکە نییە ئەگەر چی ئەکثەری عولەما لەسەر دوانزەن مەبەست ڕۆژەکە نییە مەبەست ئەو مانگەیان مەبەست هەر خۆشیەکە بنوێنی بەوەی کە خوای گەورە پێغەمبەری ناردووە صلی الله علیه وسلم و هێناوەتە دنیاوە. لە ڕاستی ئەوە لە سەردەمی خۆیان عولەما هیچ ئینکاریان لەو مەلیکە و پاشا بەڕێزە نەکردووە بەڵکو تەئیدیان کردووە و کتێبیان نووسیوە و بە باشیان زەویە ئەوە نەوعێک لە ئیجماع توانی بڵێ ئیجماعی سکوتیە لەو سەردەما کە زانایان هەیان بووە. ئەمانە هەمووی ینی بەڵگەیە لێکن لە حەقیقەتە ناتوانرێت ئینکار بکرێ ناتوانرێت بخرێتە کنار و ناتوانرێت بوترێت ئەم مەسئلە بدعەیە و مەسائلی خلافی نییە و هەمومان ئەزانین پرسیار لە هەموو ئەو برایانە بکەن کە ئەم مەسئلەیە کە ئوسوولە یا فروعە ئەوان ئەڵێن بەتەئکید ئەبێت بڵێن مەسئلەیەکی فەرعیە کە مەسئلەیەکی فرعیە قابل بە ئیجتیهادە یا قابل بە ئیجتیهاد نییە بەتەئکید قابل بە ئیجتیهادە کە قابل بە ئیجتیهاد بێت خلافی لەسەر بۆ لە سەردەمی قەدیمەوە ئیجتیهاد کراوە و دوو نەوع ئیجتیهاد کراوە و ئیتر کێ ئەی پێکێت دوو ئەجری هەیە و کێش نەی پێکە ئەجرێکی هەر هەیە ئەجری ئەوەی کەمان دوو بۆ ئیجتیهادی کردووە ئیتر بۆ مەسئلەکان گەورە بکرێتەوە بۆ بگات بە سنوورێک کە ببێتە هۆی تەفریقە و جیاوازی دوو وەرەکی لە نێوانی مسلمانانە ئەگەر بیانوش ئەوە بێبووتێ لەو ڕۆژە شتی ناشەرعی ئەکرێ بۆ نمونە دەف لێ ئەدرێت لە مزگەوتەکانە خۆ دەف لێدان لە سەردەم پێغەمبەریشا بۆ صلی الله علیه وسلم و دەف لێ دراوە و پێغەمبەر ئینکاری نەکردووە و ئەگەر بوو شتی تر ئەکرێ یعنی یان کەسانێک مثلا لەوانەیە شەریک بۆ پێغەمبەر بۆ خوا قرار بدەن پێغەمبەر بکەن بە شەریکی مثلا لە کاتی سەربڕینی حیوانە مثلا بڵێن ئەمە مەولودیە خۆ قەزی خەڵق مەولودیە مەبەستیان ئەوەیە گوێزەبانەیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامێدەن خۆ قەزیان ئەوە نییە وەکو وایە کە مناڵێکیان ئەبێت لەدایک ئەبێ گوێزەوانی بۆ ئەکەن خۆ قەزیان ئەوە نییە و مەبەستیان ئەوە نییە کە ئەمە ئەکرێ بە شەریکی یعنی مثلا پێغەمبەر بکەن بە شەریکی خوا هیچ کەسێک کاتی مناڵی ئەبێ و گوێزەوانی بۆ ئەکا و مەولودی بۆ ئەکا قەزی ئەوە نییە کە ئەو مەولودە کە لەدایک بووە ئەو مناڵە بیکا بە شەریکی خوا خۆ بۆ مەولودەکە ناکرێ ئەمە شکرانەیە کە بۆ خوای گەورە ئەکرێ ئەو شیرینی و خواردن و ئەمانە کە تەوزیع ئەکرێ هەمووی شکرانەی خوای پەروەردگارە کە خوا پێغەمبەری بۆ ئێمە ناردووە ئاخر ئەبێ شتەکان ڕوون کرێتەوە ئێمە خۆ ناوێ خۆڵ بکەینە چاوی خەڵکی خۆ نابێ خەڵک بخەڵەتێنین خۆ ئەگەر قەزیش ئەوە بێت کە ئەمە لاسایی یەهود و نەسارایە لاسایی یەهود و نەسارا لە هەمووش لەو شتانەیە یعنی لاسایی یەهود و نەسارا حرامە کە شتێکە ئەوانی پێ ممەیزە یعنی شتێکی ناشەرعیە ئەوان کردویانە کە یعنی کە پێی ئەناسرێنەوە وەکو بۆ نمونە خاچ بدەی لە سێنگت بەڵام ئەگینا زۆر شت هەیە یەهود و نەسارا ئەیکەن و ئێمەش ئەیکەین بۆ نمونە باوەڕبوونی ئەوان بەخوا ئێمەش باوەڕمان هەیە بەخوا ئەوان جەژنیان هەیە و جەژنە گێڕن بە مناسەباتەکانی خۆیان ئێمەش جەژنە گێڕین ئیتر خۆ کەس نەیوتوە جەژن حرامە بیدعەیە لەبەرەوەی لاسایی یەهود و نەسارایە کەوا بوو مەرج نییە هەموو لاساییەکی یەهود و نەسارا حرام بێ و ئەمەش هەر بەڵگە نییە و نابێ بەڵگە المهم يعني بكورتي يعني والله أعلم يعني أتوانريت بوتري هر کەسێک يعني ئەم یادە ناکاتەوە و بەپەسەنی نازانێ با بۆ خۆی نیکاتەوە و ئیجتیهادی وایە کە ئەم یادە نابێ و ناشێ با نیکات بەڵام گەورەی نەکاتەوە و مسلمانانی تر بە مبتدع و ضال و گومڕابوو نەزانێت لە کاتێکە کە خۆشیان شتی يعني بۆ نمونە ئەو مەلایەنەی لە سعودیە خوای تعالی لە هەمومان خۆش ببێ کاتێک ئەڵێن یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیدعەیە هەر خۆیان بۆ خۆیان بۆ نمونە یادی
ڕۆژی سەرکەوتنی ئال سعود و گرتنەدەستی پاشایەتی لە وڵاتە کە ئەوان پێڵێن عید الوەتەنی یان یەوم الوەتەنی ئەوان بە دروست ێزانن تایە حەفلە و ئاهەنگ بگێڕێ و یاد بکرێتەوە و هەروەها هەفتەی ئەسبوعی محەممەد عەبدولوەهاب بەڕەحمەت بێ ئەوان بە جاییز ێزانن ئیتر باشە ئەمە چی فەرقێکی لەگەڵ ئەمی تریانە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ناجایزە بۆ ئەوان جایزە هەموو پرسیارە بەڕاستی ئینسانی عاقڵ ئەیکات لەو زانایانە یان لەو مەلایانەی ئەو وڵاتە ئیتر مەسئلەکان با زۆر گەورە نەکرێتەوە یعنی حەج لە حەجمی خۆی گەورە نەکرێتەوە مەسئلەیەکی خلافیە کێ نایکات ئەهلەن وسەهلەن با نایکات کە زۆری لە کەس نەکردووە و کێش ئەیکا بۆ خۆی ئەیکات و قەنەعەتی پێی هەیە مادام شتەکان مەسئلەیەکی خلافی و ئیجتیهادیە و ئەگەر شتێکی ناشەرعیش کرا ئاگادار بکرێتەوە کەسێک ئەگەر پێغەمبەری کرد بە شەریکی خوا یەکسەر پێ بوترێکا کە پێغەمبەر عەبدە و مەخلوقی خوایە و خوایش خالقە و معبودە و هیچ کەسێک نابێ بکرێ بە شەریکی خوا و ڕوون کرێتەوە ئەو مەسەلە ڕوون کرێتەوە نەوەک یعنی خۆ ئەگەر یان مەسەلەن ئەگەر ناشەرعی و شتی گوناحی تیا کریا خۆ لە جەژنانیشا گوناح ئەکرێ و تۆ ئاماژە بە گوناحەکانەکەی کە لە جەژناکرێ ناڵێی جەژن بیدعەیە لەبەرەوەی گوناحی تیا کرێ لەمەشە لەلایادی لەدایک بوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر گوناحێکرا بڵێ ئەوە گوناحە بەس مەڵێ یادەکە دروست نییە بکرێتەوە بیدعەیە و گومڕاییە و سەر لێشێوانە و هەر کەسێ بیکە مبتەدیعە و ئیتر لە ڕاستی ئەم کەلیمانە باش نییە و جوان نییە و لەوانەیە دژمنانی ئیسلام دەستێکیان لە پشتیوە هەبێ لەوانەیە بەکار بهێنرێ بۆ شتی خراپ داواکارم خۆی گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی تەوفیقی هەموو لایەکمان بدات و دڵمان ڕووناکاتەوە بە نووری ئیسلام و نووری قورئان و خۆی تەعالا تەبایی و خۆشەویستی و برایەتی بخاتە نێوانمانەوە و دوورمان خاتەوە لە هەموو کار و گفتاری و ڕەفتارێک کە ببێتە مای ئەوەی خوا پەناماندا تفريقة و پرتوازي دوبرتي بچيني لنيوان معنا وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين.